ڕێی شار و دێکرایەوە گشت دڵمان گەشایەوە کۆڕۆنا بڕایەوە کوردستان بۆژایەوە ڕێی شار و دێکرایەوە گشت دڵمان گەشایەوە سوپاس خودای میهرەبان بووی بە پشت و پەنامان تۆ هاتی بەهانامان پەتانەما لە ناومان تۆ هاتی بەهانامان پەتانەما لە ناومان سوپاس بۆ گشتی هێزەکان تەندروستیا بەڕێزەکان دڵسۆزانی نیشتیمان کە کاریان کرد بە دڵ و جان سوپاس بۆ گشتی هێزەکان تەندروستیا بەڕێزەکان دڵسۆزانی نیشتیمان کە کاریان کرد بە دڵ و جان ئۆخەی وازەنگ لێدراوە قوتابخانە کراوە مامۆستا ڕاوەستاوە پۆلەکانمان ڕازاوە پۆلەکانمان ڕازاوە هەر بخوێنین دا ڕۆژمان بەدەست بێنین داری ئاوات بچێنین خۆشی بۆ وڵات بێنین پەیمان بێ هەر بخوێنین دا ڕۆژمان بەدەست بێنین داری ئاوات بچێنین خۆشی بۆ وڵات بێنین مامۆستا و قوتابخانە بە قوتابیانەوە جوانە سەرکەوتوو بن لەم ژیانە بژی ئەم نیشتیمانە دەبێ هەموو یەک دڵ بین پاک و بێگەرد وەک گوڵ بین بخوێنین وەک بولبول بین هەردەم لە بەرزی چڵ بین هەردەم لە بەرزی چڵ بین کوردستان بۆژایەوە ڕێی شار و دێکرایەوە گشت دڵمان گەشایەوە کۆڕۆنا بڕایەوە کوردستان بۆژایەوە ڕێی شار و دێکرایەوە گشت دڵمان گەشایەوە سوپاس خودای